گەشتینە کۆتایی ساڵ و ئەمڕۆ دەی پێنج تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلینۆکان دەست پێەکە و ئێستا بەسەر تازە دەست پێ یەک دوو خولەیەکێکە و لە سنووری پارێزگای سلێمانی 1970 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە و 31325 قوتابی خوێندکار بەشدارن لەم تاقیکردنەوەیە. ئەوەی هەبێت هەوڵماندا ئەم ساڵ هەرچەنە جەوەکەی فێنکە بەڵام پێداویستەکانی تریش دابین کراوە و هەر خوێندکارێک پرسیاری تایبەت بە خۆی هەیە و فۆرمی سۆمای بۆ ڕاکێشراوە و هۆڵەکانیش بینیتان هادیئن و ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ کراوە. تەمە ناکەم بە هەموو لایەکمان هەوڵ بین ئەم پرۆسەیە بە کۆتا بێنین و سەرکەوتوو بین بۆی ئایندەی ڕۆڵەکانی وڵاتمان زامن بکەین و هەوڵ بین بۆ ساڵی داهاتوو هەر لە ئێستەوە ڕێنمایی و ئەو پێداویستیانەی هەیە دابینی کەین و جگە لەوەش بۆەوەی قوتابیان و خوێندکاران و کەسبکاریان ئەم ساڵ جیاوازیەکمان هەیە لە ساڵان ئەوەیە خولی دووەم دوای 11 ڕۆژی تر لە تاقیکردنەوەکان دەست پێکاتەوە واتە لە مانگی شەشە لە حوتی شەش دەسەکەین بە خولی دووەمی تاقیکردنەوەکان بۆی خوێندکار هاوینەکە ئیش ئەکات حەزی لە سەفەرە حەزی لە گەڕانە و دڵنیایەکی بدەین لە ڕۆنەفسەکەەوە بۆی دووسێ مایەک وانەکەین ئەو پش و هاوینە سوودی لێ نەبینیان قەلق بێ لە بەرەو ئیمتیحانی خولی دووەمی هەیە. تاقیکردنەوەکانی پۆلەکانی دیکە بەڕێوە چۆن بەڕێوە ئەوانی تر لە هەشتی مانگەوە دەستی پێ کردووە و هەر لە قوتابخانەکانە ئەکرێ خۆشتان نەزان 2 ساڵە ئەم سیستمی پۆلینۆکانیشمانە ناوەتە قوتابخانەکانی خۆیان ئەو قوتابخانەی پۆلی 1970 هەیە هەوڵمان داوە سعات 8 بۆ دەدابنێن بۆ پۆلینۆ واتە 8 و 9 مانگ امتحاناتیان لەو 2 سعاتەیە دانناوە بەڵام پۆلەکانی تر لە سعات دەوە دەستی پێکردووە ئەمانە هەتا حەڤەی مانگ بەردەوامە بن. ئێمە خۆتان زان خوێندنی ئیسلامیشمان هەیە ئەوانە تا 19 مانگ لە بەروی بابەتەکانیان زیاترە. دوای ئەمەی کە ئەم قۆناغە تەواو بێت لە 27 شەش دەسەکەین بە تاقیکردنەوەی وزاری و ئەنگشتی پۆلی دوانزەکان کە ئەویش لە هەفتەیەکە 2 ڕۆژ تاقیکردنەوە کرێت هەتا 26 حەوت بەردەوامە بین. باش پێم وایە ئەمڕۆ لە ئەم ساڵ لە ڕووی نەوعی و فۆرمی سۆما ئەوانەیە هەموو ئەو دەرچانەی کەشک و گومانێکی دروستەکە لای قوتابیان و خوێندکاران بۆ مەسەلەی پرسیار و تەسەڕوو و یان دڵنیان نەبوو لەوەی خۆی وەڵامی خۆی بێ. ئەم ساڵ با بڵێن فۆرمی سۆماگە ڕسمی تەلەبەکەشی لەسرە و هەندێک تەکنیکی تازترمان بەکارێناوە کە ڕێگریەکە لە هەموو ئەو حاڵتانی کە ساڵانی ڕابردوو لێمان باسمانە کردیان کێشە بوو بۆمان وانە بێژێمە مانگی دوو خەرج کراوە بۆیان بەداخەوە خۆتە زانین مەسەلەی سویلەی پارەیە ئەمە هەر لێرەش نییە لە سەر تاسەری هەرێمە واتاوە نەبێتە مەسەلەیەکی سیاسی واتە هەولێر و دووەکی ژەرمانی دویان وەرگرتو مانگیسیان وەرنەگرتووە. ئێمە هەموو قایمەکانمان حازرە و هەر هەمووشی کراوە بەچەک هەر کاتێک بانک ئاگاداری کردینەوانێ ڕاستە خۆپارەکان بۆ وەریگیرێت و بۆیان خەرجەکەین.